ئەگەر خەڵکی کەم دەرامەت و زەحمەتکێش بێوێ ڕزگاری بێ لەمێ ژیانێکی باشتر بۆ خۆی مسۆگەکە ئەبێ ئەمیش حیزبی هەبێ ئەبێ خۆی ڕێکخراوکە ئەبێ دەسڵاتی هەبێەوە بتوانێت کە دەسڵات بەدەستەوە بگرێ هەتاوەکو ئەمانە لەسەر دەسڵات بن و هەتاوەکو ئەم ئەحزابانە بەم شێوەیە لەسەر دەسڵات بن ژیانی خەڵکی ڕۆژ بەڕۆژ بەرەو خراپیەوە بەرەو باشی ناڕات بۆیە خەڵک ئەگەر بێ ڕزگاری بێت ئەبێ خۆی ڕێکخراوکە و حزبی خۆی دروستکە و خۆشبەختانە ئێستا حزبی کۆمونیستی کرێکاری کوردستان هەیە ئەتوانێت پشتیوانی ئەم حیزبە بکات و بتوانێت ئەم حیزبە بگەێنێتە دەسڵات بزانە ئەو کاتە چونکە هەموو چینێک حیزبی خۆی هەیە کە دیفاعی لەکە حیزبی سەرمایه‌داران ئێستا دەسڵاتدارەوە دیفاع لە سەرمایه‌دارەکان هەروەکوتم هەموو یاساکان لە بەرژەندوانە فعلا ئەگەر حیزبێکیش بێتە سەر دەسڵات کە حیزبی کرێکاران و زەحمەتکێشان بێ بڕیارێ دەرەکا کە لەسەر ژیانی ئەوان بێت و ژیانی ئەوان بەرەو باشی بکە بۆیە ئەگەر کورتی کەمەوە بۆیە ئەگەر ژیانە باشە ئەبێ پشتیوانی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان بکەی ئەبێ خۆر ڕێکخراوکەی لە ڕێکخراوە لە کارگەکان تا لە قوتابخانەکان تا لە گەڕەکە لە هەموو شوێنەکە بتوانانی کە خۆ دەسڵات بەدەست بێنی بەبێ ئەمە ژیانی تۆ ڕۆژ بە ڕۆژی خۆت هی مناڵی هی هەموو کەسێک و ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپیە ڕوا بۆ ئەوەی کە ژیانە باش بێ ئەبێ ئەم دەسڵاتانە ناوبەری و دەسڵاتێکی خەڵک کە خۆی بتوانێت لە خوارەوە خۆی نوێنەری خۆی هەڵبژێرە و هەچ کاتێکی بێوێت ئەبێ ئەم نوێنەران لابە بەبێ ئەمە ژیانی خەڵکی بەرەو خراپیە ڕوا بەرەو باشتری ناڕات